باش ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد هیوادارم کە لە هەر گۆشەوە کەنارێکی ئەم دنیاە هەن ساخ و سەلامەت بن. ئەم شەویش لەسەر کەیسی شێروان شێروانی کۆمەڵی قسە و باسمە بێت. هیوادارم کە بتوانم ڕاو و بیر و بۆچوونەکانی خۆم بۆ هەموو لایەک بخەمە ڕوو. بەخێر بێن خۆشەویستان، بەخێر بێن سەرچاو. بەخێر بێن. باش هەمووتان بەخێر بن خۆشەویستانی من، سەرچاوەکانم هاتن. ڕێز و حورمەت بۆ هەموو لایەک. باجارێکی تۆزێک قۆرجی بۆ سافکەین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە کاتە بە بۆنەی ئاگرکەوتنەوە لە ناوچەی هەڵەبجە بەداخەوە دوو کەس ڕوونە قوربانی بە ناوەکانی ئالی موختار و مەحەمەد شێخ حەیدەر. لە ڕاستیە هەڵوێستی گیانفیدایی ئەوانە ئالەم کاتە فەزیڵەتە لەسەر دەمێکە کە سەردەمی ڕەزالەت و مادەگەراییە. کەسانێک کە خوانەکەن بە قوربانی بابەتێکی لەو جۆرە بەڕاستی جێگەی شانازیە. ڕۆحیان شاد بێ، سەرخۆشی لە کەسوکاریان نەکەم. هیوادارم کە کۆتا مەسیبەت و ناخۆشی بنەماڵەکانیان بێت. ئازیزان، ئەمشەو لەسەر کەیسی شێروان شێروانی کۆمەڵی قسە و باسان بۆکەم. ئومێدەوارم کە بتوانم یا توانی بێتم بی پێکم واقعەکان چۆنە. تەبان ساڵانێکە زۆرێک لە خەڵک لە دوورەوە منە ناسن، هەندێکی لە نزیکەوە، هەرچەندە من بە خزمەتی کەمترین خەڵک گەیشتوم، بەڵام بارحاز زۆری نەجاتر منە ناسنەوەنە. هەمیشە پرەنسیبی سەرەکی ژیانی من بەگریکردن بووە لە حەق. یعنی ئەمە بە هەموو پێوانەیەک سەرماوە. داکۆچیکردن بووە لە مافی مرۆڤ، واتە چوونە سەنگەری مەزلوم دژ بە زاڵم بووە. هەمیشە وەشاندنی مشتێکی ئاسنین بووە لە لوتی فاشیزم و عەقڵەتی دیکتاتۆری بنەماڵەیی، و ڕێگر بووە لە ڕەوە کولەی بەربەریەت و حکمی ڕەش و تاڵی چەتەگەری بنەماڵەیی لە هەرێمی کوردستانە کە خۆی لە بنەماڵەی بازانیە بەدەرەجەی یەکەم بینیوەتەوە، دوای ئەوەی بنەماڵەی تاڵەبانی و نەوشی ئەم سەفای کۆنەماڵێکی قەزەم و دز و جەردە و ئالم بابەتانە. بۆیە من شناسی مەزلوم بۆ گرنگ نەبووە. جا ئیسلامی بوو بێ یا ئەلمانی بوو بێ، سەر بە هەر ئایدۆلۆژیا، سەر هەر بە حیزب بوو بێ، کەسێکی ئاسایی بوو بێ یا پلەدار بوو بێ، هەر کەسێک لە باشووری کوردستانە غەدری لێکرا بێ، من بە پێی توانە لە پەنجەرەی خۆمەوە هاوارم کردووە و دیفاعم لێ کردووە و دژی ئەو ستەمکارانە ڕاوەستاوم و قسەی خۆم کردووە. زۆر جاریش لە زاڵم زیاتر کەسانی مەزلوم گوێنیان پێداوم، بێحورمەتیان پێکردوم و سوکاتیان پێکردوم بەداخەوە بەڕاستی. بەڵام هیچ ڕەشەبا و شەپۆلێ نەیتوانیوە ئەو چارۆکەی من بلەرزێنێ کە ببێتە هۆی لە ڕێلادانی کەشتی ژیانم بەرەو کەناری ئارامی و دادپەروەری. یعنی هەمیشە لەسەر پێی خۆم ڕاوەستاوم. ئەمڕۆ بە شاهێدی مێژوو، بە شایەدی هەموو دنیا، خودایش خۆی دەزانێ، جارێکی تر لە سیناریۆیەکی گاڵتە ئامێزدا کە مەگە تەنها و تەنها ئەو بێشەرمی کە ئەمڕۆ لە دادگای بنەماڵی بازانیان ڕوویە، مەگە تەنها ئەوان بتوان بەڕاستی سیناریۆکەی بنووسن. دەنا بێشەرمترین بێشەرمەکانی ڕۆژگار، دیکتاتۆر و فاشیەکانی ڕۆژگار پێیان شەرم بووە بەڕاستی شتێکی ئاوا بنووسنەوە. هەڵبەتە هەمومان ئەزانین کە لە ژێر مەلەفێکی دروست کراوە، لە کەشێکی پڕچە قۆچێش دەمانچە بەس بەلاقەدەوە، باشە پاشەڕۆ و پاشماوەی دادگاکانی پارتی بەعسی کوردایەتی لە هەولێر کە هەمومان بینیمان حکمی 4 ساڵ و نیو تریان بۆ شێروان شێروانی درێژ کردەوە. ئەم ڕەفتارە قێزەون و بێشەرەفانەی حکومە جەلادەکەی مەسرور هەڵگری یەک ڕاستی حاشا هەڵنەگرە ئازیزانی ئارام ئەحمەد. باش نییە؟
ئەویش ئەوەیە کە مەسعود بارزانی تووشی فۆبیای شێروانی بووە، لە ئازادبوونی ئەترسێ، ئەگەر بێت و پێی وایە ئەگەر شێروانی ئازاد بکرێ ئیتر ئەو خەیاڵەکانی وەکو ینی خەیاڵ بە مەرگەوە ئەکا بەڕاستی. بۆیە کێشەی مەسعود بارزانی ئەوەیە کە شێروان بە دەرەجەکەم سەر بە خێڵەکەی خۆیانە، بۆیە دەسەڵاتیان هەبوایە وەکو زیندانەکەی ڕاهەتی ساڵی 1975 ئاشبەتاڵەکە، وەکو چۆن هەرچی مێرگە سوور هەیە قەت و عامیان کرد، ئاوایش شێروان ئەکوش و لە ناویان ئەبرد. بەڵام سەردەمەکەتەوە جیاوازە ئەیانوێ بە شوێنەی ودا ئەم کابرایە لەناوبرن بەڕاستی. لە مێژووی ئەو بنەماڵەیەدا زۆر کەس لە هەیبەتی ئەو بنەماڵەی داوە، یعنی بە درێژایی مێژووی تەمەنیان. بەڵام لە دوای سەردەش عوسمانەوە هیچ کەس لە هەولێر بەقەت شێروانی غروری ئەو بنەماڵەی نەکردۆتە تەپوتۆس. بەڕاستی کەس لە هەولێر ئەوەی پێ نەکراوە لە دوای سەردەش عوسمانەوە. شێروان باشترین پێوەرە کە زوو بیرمان ئەخاتەوە مەسعود چ کارەکتەرێکی تسنۆک، یعنی بیرمان ئەخاتەوە بەڕاستی. هەر 2-3 ساڵ جارێ ئەم کابرایە حکومەدەن بە شتێکی پرۆپوش کە ئەسڵ ئەساسی نییە. باش نییە هەمووتان نەبێ ئەو ڕاستی بزانن ئازیزانی ئارام ئەحمەد. یەکێتی و گۆڕانیش بەقەدەر پارتی تاوانبارن لەو کەیسەی شێروانیە. ئەو نووسەر و ڕۆژنامە نووسانەی لە میدیای پارتی ئیشەکەن یان دەچنە میدیاکانیان بەقەدەر پارتی و مەسعود بەشدارن لەو زوڵمە نایاسایی و نائینسانیە دەرهەق بە شێروانی کراوە. بەڵام شەرەف و کەرامەتیان بە موچەیەک لە مەزادخانەکەی خێڵی مەسعود بارزانیە هەڕاش کردەوە بەڕاستی هەمویان. دەرەنجام ئازیزانی ئارام ئەحمەد پارتی لە ساڵی 91ەوە واتە لە دوای ڕاپەڕینەکەوە بەهێنانی مستشار و جاشەکان بۆ ناو پرۆسەی سیاسی ئیش ئەکا بۆ بێبەهاکردنی هەر شتێکی جوان و ناشینکردن و بێماناکردنی هەر شتێکە کەمانای هەیە. خۆشەویستانی من پارتی پلۆپۆسی ڕسوا کرد بەهێنانی چروکترین و بێئەخلاقترین کادیرە خەڵتە هەرە نزمەکانی کۆمەڵگا بۆ پلەی هەرە باڵاکان لە دەسەڵاتدارێتیە. پارتی بەکڕینی مەلای نامەلای وەکو مەلا بەشیر کەسێتی مەلای ناو کۆمەلگاتە ناشرین کرد. بەکڕینی بەرپرسە باڵەکانی یەکگرت و گۆڕان و یەکێتی کادری حیزبی کرد بە پەڕۆی پیس، پەڕۆی لە پیسا یاڵکێشراوە بەڕاستی. ئێستا کادری حیزب وای لێ هاتووە. بەکڕینی گاڕانێک ڕۆژنامە نووسی وەکو ڕەنسەنگاوی و هیوا جەمال ڕۆژنامە نووسی لە بەرچاوی خەڵکە کرد بە کارتی مۆبایل بە جۆرە سووک و بێحورمەتی کردوون بەڕاستی. باش نییە ئینسان ئەگەر لە باشووری کوردستانە ئەمڕۆ کەرامەتی هەبێ پێی عیبە پێ بنن ڕۆژنامە نووس بەڕاستی، پێی شەرمە پێ بنن ڕۆژنامە نووسە یا پێ لە میدیاکاری سەر بۆ تیڤی و میدیا و شتانەیە کە لە باشووری کوردستانە هەیە. پێشمەرگە کە مەسعود بارزانی زوو خۆی باسێکە کە پێشمەرگە خەتی سوورە و پێشمەرگە نازانم ئاوا پیرۆزە و ئارم بابەتانەیە پێشمەرگەی خستە سە سوالکردن. باشە پزیشک و پارێزەر و مامۆسای زانکۆی کردە تاکە قۆنەرە باشە بکە ڕیز بەسن لە دیوەخانەکەی مەقڕی حیزبە بەڕاستی خۆشەویستە. باش نییە هەموویە بەڵێ پارێزەر حاکم پزیشک هەرەمیان سوک و سەلیم کراون لە باشووری کوردستانە. باشە دوای ناشرینکردنی بەشی زۆری چین و توێژەکان پرۆسەی سوکردنی دامەزراوەکان دەستی پێکردووە. ئەویش کەسانی وەکو جەلال پەرێشانی کردە پەرلەمانتار، دکتۆر سامانی کردە وەزیر، بەمەش دوجار پەرلەمانی داخست سوک و تڕێکە بەڕاستی کوردستان بۆ گەوڕیش ناچێ لە واقعە. ئازیزانی من 11 ساڵی ڕەبەقە پەرلەمان یاسای بودجەی نییە، زیاتر لە 1070 ڕۆژە پەرلەمانمان نییە. پەرلەمانی نوێ 2022 ڕۆژە هەڵبژێراوە تەنیا ئیشان موچە وەرگرتنە. باشە کە 302 ڕۆژە 302 ڕۆژە هەڵبژاردن کراوە پەرلەمانتارن بەس موچە وەرەگرن ئەخەنە جیفانیان و تەواو هیچ شتێکی تر لە ئاران نییە بەڕاستی. ئەیشیانوت ئێمە ئەچین لە هەولێرە ئەماکەین و ئەواکەین. اینجا حکوومەتیشیان لە بندەستی شخصێک داقەتیز کردووە کە مەسعود بارزانیە یەک کەس لە 7 ساڵی ڕابردوودا لە ناو ئەنجومەنی وەزیرانە بە وشەیەک نەیوێراوە یەک قسە بکات خۆشەویستانی من. باشە تۆزێ حرمەت بە دادگاوە مابوو ئەویش لە کەسێتی شێروانیە دەیەوێت هەموو جەرمەبینمان بخاتەوە کە دادگاکان بارەگای حیزبەکەی خۆیەتی دادوەرەکانیش کارمەندی ئەمنی و گوێ لە مستی قورمیشکراوی خۆی و بنەماڵەکەیەتی کە لە ئێستادا 100% وایە ئەوەی داد ناپرسێ دادوەرەکانن نمونەی ئەوانشمان بینی
دادوەر کە هێندەی ڤیاگرا کێش خواردبوو لە گوندی لوبنانی یەک ڕەتڵ جڵدە لێ یا خۆشەویستانی ئارام محەممەد ئەوە دادوەرەکانی پارتی بنەماڵەی بارزانی بوون خۆشەویستانی من ئەگینا دادوەرێ ئەگەر حیا و حرمەتی هەبێ ئەگەر بەو شاخ و داخۆی جیای نەخواردبێ ئەگەر وجدانی خۆی نەفرۆشتوێ بەڕاستی باوەڕ بەو گاڵتە جاڕی ئەمڕۆی دەستگای پاراستن و پارتی بنەماڵەی بارزانی و حکومەتەکەیانەکە بەڕاستی هەبڕاستی باوەڕیان پێەکە دادگاکانی کوردستان بەردەوام ڕۆژ دوای ڕۆژ زیاتر بە سیاسی ئەکرێن و بە حیزبی ئەکرێن باشە دەستیان لە هەموو ئەوشتانە هەیە بەڵام ئەو کابینەی سیستەمی سیاسی لە ڕێی زیاتر بە شخصیکردنی دادوەریەوە بە تەواوی ڕوت و قوت کردوتەوە ماسێکی پێوە نەهێشتووە هەموو کەسی ئێستا ئەزانێکە ڕاستیەکان چۆنە دادگای کردە کە لەسەی حقد و بوغزەی بنەماڵەکەی جاتەڵەن بنەماڵەی بازەی خۆتان نەزانن هەمیشە خەریکی حقد و بوغز و بوغزکارین یەک قسەیان پێ بڵێن هەتای بیریان ناچێتەوە خۆشەویستانی ئارام محەممەد بۆیە لێرەوە بە هەموو دنیا ئاڵێم گەمژەن ئەوانەی هەوڵی داپۆشینی ئەو وەحشی گەلی ئەدەن کە لە باشی کوردستان ڕوو ئەدا هەر ئومێدێکیش بەوەی ئەو چەتانەی کوردایەتی باشتر ئەبن وەک ئومێدی گەڕان وایە بە دوای خۆراکدا لە نەبتەوالێتە بەڕاستی یعنی ئاوایە لەوە بەدەر شتێکی تر نییە بۆیە لێرەوە وەکو ئارام محەممەد هەزاران تف لەوانە کە خۆیان پێڕۆشن بیرە لە ژێر ناوی حکومڕانی خۆماڵیدا داکۆچی لەو حکومەتە بەعس ئاسایە ئەکەن باشە کە وەکو زەرو خوێنی خەڵکی کوردستانی مژیوە ئەوانە لەژێر ئەم ناوەنەدا پشتیوانی مانەوی ئەم دەسەڵاتە چەتەگەریاکەن دووجار شەرەف سسن بە مانای کەریمە خۆفرۆشن بە مانای کەریمە ناموسفرۆشن بە مانای کەریمە ئەزانی ئارام محەممەد تەنها لەژێر سایی ئەمانەیە دانیشتون ئەلەوەڕێن و ئاگیان دنیا نییە بیر لە ئێستا لە مێژوو لە ئایندەی نەوەکانیش ناکەنەوە دوێنێ بازانی هەوڵی داوەکە ئەو کەسەی کە دووسێ کەسەکەی کوژ لە بازی خانەکەیە بە سەحری عەشایری چارەسەری قەزەکەیان کە نازانم بۆیان نەبووە بەڵام دەنگۆی ئەوە هەیە بەڕاستی هەڵ لەم کاتێشە هەڵ ئەسن خۆیان بە ئامادەبوونی نوێنەری بازانی شێروانی بەبێ تاوان بە 5 ساڵ زیاتر 4.5 حکم درا ئەمەیە عەقڵی خێڵێکی بنەماڵی بارزانی ئازیزانی ئارام محەممەد وەکو وتیشم ئێسش ئەیڵێمەوە گۆڕان و یەکێتی لەم سزادانی شێروانیە ئەوانش بەشیان هەیە چونکە یەکێتی 5 وەزیری هەیە گۆڕان 4 وەزیری هەیە قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتایی مەسئول بارزانیە باش نییە هیچ سەرۆک وەزیرانەکەیانە یەکێکیان ئەوەی گۆڕان ئەبوو سەکران ئاواتی شێخ جەنابە کە شەو ڕۆژ سەرخۆشە ئەوێتریشیان ئەبوو قیتارە کەەوە 5 ساڵە ئەڵێ قیتارە هێنین بۆ کوردستان هەر خەریکی دزی و جەدی و پارەکۆکردنەوەی بۆ خۆی و بۆ هەتیوەکانی نەوشیوان مستەفا مەسئول بە ناوی حکومەتەوە بڕیار ئەدا نەک بە ناوی حیزبەوە لەبەرەوە لە کەیسی شیروانیە یەکێتی و گۆڕانیش بە مانای کەلیمە تاوانبارن و مەحکوم بەڕاستی کە بێدەنگ بەرامبەر بەوە ئەوانیش لەو حکومەیە بەشدارن بۆ مێژوو ئەبێ هەمووتان ئەو بزانن چونکە بە ناوی حکومەتەوە ئەو کابرایە شیروانی دادگایی کراون وەکو دەشبینین خۆشەویستانی ئارام محەممەد دەیان پەرلەمانتاری هەموو حیزبەکان لە بەغدا هەن یەک کەسیان بۆ ئەم بەربەرێتی بە ناوی یاساوە ئەکرێت یەک قسەیان نییە بۆ وتن خۆشەویستانی من ئەم کەیسە نوێیەی بۆ شیوەیان داتاشیوە نە ساواکی سەردەمی شای ئێران نە ئیطلاعاتەکەی ئێستا نە ئەمنی عامەی کاتی خۆی نە ئەمنە سوورەکەی بەعس پێی شەرم بۆ بەڕاستی کەیسی ئاوا بخاتە ڕوو بەرامبەر بە توندترین لایەنەکانی خۆی ئەم جارە هەساون بە پێی مادەی 229 لە یاسای ژمارە 111 سزادانی عێراقی گوایە شێروانی لە ناو زیندانە هەڕەشەی لە فەرمانبەرێکی ئەمنی کردووە بە ناوی دڵدار ماهیر زێباری کە ڕائیدێکی ڕاکەڤانیە نۆکەری خۆیانە ئەڵقە لە گوێیە لێرەوە تاوانبار کراوە 4 ساڵ و 5 مانگیان پێداوە بەڕاستی حتا پارێزەر مافی بینینی پەراوەکانی نەبووە هینێ ئەو کەیسە ناوەوەی دادگا وەکو ئەمڕۆ کە لەگەڵ ئەوانە بووم لەگەڵ یەک دوو کەسێکیانە بە تەلەفۆن وشت کە لەوێ بەشداریانەکە ژێر بەژێر ناوەوەی دادگا و دەرەوە هەر هەمووی پڕکرابوو لە بەڵتەچی پارتی بنەماڵی بارزانی هەمووی بەهێزی ئەمنی بەڕاستی تەندا بوو گوایە ئەمانە دوو شاهیدیان هەیە بەڵام شێروانی لەوێدا لە دادگاکە ڕەتی کردوێتەوە و هەساوە داوای کامێرەی چاودێری کردووە لە زیندانەکەیە کە ئەگەر وایە من هەڕەشەم کردووە فەرموو کامێرەکە بێنم کەچی ئەمەندە بێشەرم و بێحەیا بوون وتویانە لەو ڕۆژەیە کامێراکان هیچیان تۆمار نەکردووە یعنی بەبێ بچووکترین بەڵگە هەساون بەرامبەر بەم کابرای ئەویان کردووە ئەم ڕقی بنەماڵی بارزانی بەرامبەر بە شێروانی بۆ چییە بەڕاستی
بۆچی تا ئەو دەرەجەیە ئەوان یعنی من پێم وایە یەک شتە خۆشەویستان ئەیانەوێ سەری پێشۆڕکەن ئەوی سەرشۆڕ ناکە ئەیانەوێ کەرامەتی سووکەن ئەویش کرد ناتوانێت هەتا هەوڵیان داوە لە ناو هینا لە ڕێگەی پیاوەکانی خۆیانەوە فێری دەرمان خۆری و تلیا خۆری و ئەلو بەبەتەکە زیندانەکانە پڕی ئێستا خۆشەویستانی ئارام ئەحمەد ویسیانە ئەوەشکن لەوەشە سەرکەوتوو نەبوون بۆیە دیارە شێروانی هەیبەتی بنەماڵی بازانی شکاندووە بۆیە بە هیچ جۆرەیەک هەردوو سێ ساڵ جارێک ئێنە بەدەم دادگا کەسیکەی بۆ ئەتاشن و بۆی درێژەکەنەوە چەند ساڵی ئایندا ئەمە بمانەوە نەمانوێت ترسە لەم شیر لە شێروانی بەڕاستی مەسئول بازانی لەم پیاوە ئەترسێ بۆیە باش نییە پێچێ یعنی ئەم بنەماڵی بە تەواوی مانە ڕسوا کردبێ بۆیە ئەوەنە بەرامبەر بەو کابرا جدین و ئابۆ دەرەجە وازی لێ نایەن کۆمەڵیان بەڵگەنامەیان هێناوە لە دادگاکە تۆسێ ئەو دادوەرێشکن خۆشی دادوەری پاراسن وەکو ئەوی حیزب بەعسی سەدەمی زوو هاتوون کۆمەڵێک شتیان هێناوە هینی تۆڕە کۆمەڵایەتیەکانە مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ 2022-2023 ئەو کاتە شێروانی لە زیندانە بووە ئاخر من کە لە زیندانە بم خۆشەویستان لە سۆشیال میدیا چی بڵاوکردەوە بە ئارام ئەحمەدی من خۆشیەکەم بەسەری خۆما شێروانی لە زیندانەیە تۆ چۆن شت بڵاو بێتەوە ئەچی ئەوی لەسەر دادگایی یەکەیت باش نییە لە کوێی دنیاە کابرا زیندانی بووە ڤیدۆشی بڵاو بۆتەوە تۆ ئەوی لەسەر دادگایەکەی کە لە بەدەستی خۆتا بووە اینجا دوو بەڵقچیان هێناوە بەڵتەچی لە پاراسن قورئانیان بە درۆ خواردووە کە شیروانی هەڕەشەی کردووە حکومەکەیان داوە جا خۆشەویستانی ئارام ئەحمەد کۆمەڵی خەڵک بوو کاتی خۆشی هەر بە پارێکی بەسیط لە محکەمەی سەنەیت بە قورئان سوێنانە خوارد باش نییە کابرا پارتی بێ چوزانێ حرمەتی قورئان چییە کابرا سەر بە خێڵی بازانی بێ چوزانێ خوا پێغەمبەر چییە کەسێک کەس کە پارتی بوو بەخوا درۆکە بەخوا سوێر بە درۆخوا بەخوا خیانە دەکا بەخوا شەرەف ئەفرۆشێ بەخوا نیشتیمان ئەفرۆشێ بەس بەبست بەخوا هەموو شتێک ئیکا بۆ چکە پارتیە پارتی بوون بەسە بوو ئەوەی کە ببێتە مۆرچی خیانەت بۆ تەختی تەوێڵەتەوە بەڕاستی باش نییە مێشوەکە ئابۆ جۆرە بووە ئەوە ئیتر کۆمەڵی خەڵک لەوێش ئەمڕۆ لە هەولێرا ئەوەی کە من ئاگام لێ بووە بە بژاردە ئەوە درۆیەکە عەلی و مەلی لەن 2 ساڵ کەس بەشدار بوو ئەلەم بابەتانە چ کەسێک بەشدار بووە دە کەسی خەڵکی مەنتیقی هەولێر و ئەوانە بۆ یەنی هەولێر ئەوی کەشی بادینانی بوون و خزم و کەسوکاری شێروانی بوون بەڕاستی ئەو کۆبوونەوەی عەلی حەمە ساڵحیش 200 مەتر لە دادگاکەوە دوورە بۆ ئاگاداریتان خۆشەویستانی مەجموعەیەک شەڕ و شۆڕیش ڕوویاوە دووسێ برادەرشت تۆزێکیان لە پیاوەکانی پارتی ئەوانە داوە ئیتر ئەم ڕووداوەکە بۆ جۆرە بوو بۆیە بەڕاستی کەیسی شێروانی وەکو ترۆری سەردەش عوسمان پەڵەیەکی شەرمە پەڵەیەکی ڕەشە بە تەختی تێوەڵی بنەماڵی بازانیەوە بۆ هەتاش لێ ناوێتەوە بەڕاستی یعنی لە سڕین نایە بە هیچ پیاوانە بە هیچ جۆرێک من تەنها ویستم ئەمەتان پێ بڵێم خۆشی سەر ئەو کەیسە بەداخەوە بەڕاستی پێ ئەچێ 4 ساڵی کەیش ئەگەر ئێمە ماین بیبینینەوە بە کەیسێکی تر چوارێکی بۆ تازاکەنەوە چونکە بنەماڵی بازانی ناوێ ئەم کوڕە ئازاد بێ بۆیە هەدروی بووەکە باش نییە ناشتوانێت بیرکوژێ لە حەقیقەتە وەکو سەردار عوسمان بۆ نمونەشکە تازە کەیسەکە چۆن ناو زیندانەوە لەبەر ئەمەیە کە من خۆم زۆر ئومێدم بەوە نییە کە ئەو کوڕە بە سەلامەتی لەو زیندانە بێتە دەرەوە بەداخەوە بۆیە خۆشەویستان هیچ کەسێک نەکەوێتە داوی بنەماڵی بازانیەوە کە کەوت ئەمە ماهێتی بنەماڵی بازانیە بڕواتانە بێ خۆشەویستان مەگەر نازیەکانی ئاڵمان بەخەتەر بنەماڵی بازانی خراپ و ناشایستە و نائینسان ئەوە لۆ تاکیدانەکەمەوە ڕاست بۆیە من کاتان ناگرم خۆشەویستان ئەم شەو ئاوا بوو بابەتەکەمان هیوادارم کە لە شەوێکی ترا بێمەوە خزمەتان لەسەر ئەو قسە و باسە دادگا و دادوەر و هەموو شتێک لە باشی کوردستانە هیچ قیمەت و ئەرزشێکی نییە وەکراوە بە پێڵاو بەڕاستی و ئەوە هیچ قانونی نەبوو بەڕاستی ئەوە زوڵم و ستەمە کە بنەماڵی بازانی هاو ئاخوڕەکانی کەیکەتی و گۆڕان دەڕک بە شیروانی ئەمڕۆ ئەنجامیاندا بەداخەوە بەڕاستی خواتان لەگەڵ خۆشەویستانی ئارام ئەحمەد بەخێرچن شەو شەوگاتان خۆش بێت